لە کەلارەوەتین تر مەسافەیە زۆر ڕێمان کرد کە هیلاک وایەم هاوڕێیان هەر جاری و دەنگێکیان ئەمیانگردە کۆڵەوە مەسافەی ڕێمانەکرد تاوانە هیلاکێکم دەرچووە هیلاکم دەرچووە ئەم داوازیمەوە خوارە خۆم بە پێ ڕێی مەسافە تر تاوەکو گەیشتین. محەممەد فازڵ ئەندامی ئەو گروپە دەکەسیەیە کە 2 شەو و 2 ڕۆژ بەڕێگاوە بوون تاوەکو لە کەلارەوە بگەنە سلێمانی و بنە و بارگەیان لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان هەڵبچنن. ئەوان ژمارەیان کەمە بەڵام خەمیان گەورەیە 10 کەسن بەڵام خەمی سەدان هەزار کەسیان هەڵگرتووە. گروپە دەکەسیەکە یەخەی پەرلەمانیان گرتووە و داوا دەکەن سنوورێک بۆ کۆمەڵکوژەکەی ڕێگەی سلێمانی کەلار دابنرێت. ئەوان دەیانەوێت چی دیکە خۆیان و خەڵکی ئەم هەرێمان نەبنە قوربانی ڕێگەی مەرگ. ئەو ڕێگا 140 کیلۆمەتریەی هەموو جارێک بە بیانووی نەبوونی بودجا حکوومەت ناتوانێت نۆژەنی بکاتەوە یاخود بیکاتە جووچای. ئەو ڕێگە 140 کیلۆمەتریەی ڕۆژنیە ڕووداوێکی هاتوچۆی تێدا تۆمار نەکرێت ساڵ نییە دەیان کەس نەبنە قوربانی. محەممەد فازڵی تەمەن 22 ساڵ یەکێکە لە قوربانیەکان و 3 ساڵە بەدەست ئەو ئازارەوە دەناڵێنێت کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە تووشی بووە. 6 مانگ لە بانجێ بوو 3 مانگ لە بانجێ و 3 مانگیش بە عەگاسە 6 ئەمەلیاتی بۆ کردم 2 مانگ پێشەستا یەکم تاوەکو نەکریا مەجبور ئەمەلیات شو نەمێڵا بزانیە با خەفەت نەخوا با شتێکی لێ نەکرد. چیرۆکی ڕووداوەکەی محەممەد لە مێشولەیەکەوە دەستی پێ کردووە 2019 مانگی 4 بوو 27 4 بوو بۆی مێشولە چوو بە چاومەوە کەوتمە ناو چاڵەوە قاچم شکا ئەلێرۆشکا بووە دوکتۆ دەماری عەسەبی مڕی ئەگەر بێتەوە چاڵە پڕ بوایە دوین وایە من وان بەسەرا ناوە. ئەمەی ئێستا گروپە دەکەسێکە دەیکەن یەکەم هەوڵی لەو شێوەیە نییە دەیان ساڵە دەیان هەڵمەت و گرتبوونەوە و خۆپشاندان کراوە لە پێناو ئەوەی ناسناوی ڕێگەی مەرگ لە ڕێگەی سلێمانی کەلار بسەنەوە بەڵام هێشتا هەموو شت وەکو خۆیەتی تەنانەت ڕێگاکە بەرگەی زەبری مێشولەیەکیش ناگرێت.